سڵاوی خۆی گەورەتان لێبێت بینەرانی کەناڵی مۆم. لە ڤیدۆی ئەمڕۆماندا باس لە چەند ڕێگەیەکی سادە دەکەین کە دەبێتە هۆی گۆڕانکارێکی گەورە لە ژیانتاندا پێش 2023. ئەگەر لە سەرەتای 2022دا ئەم خاڵانەت پەیڕەو نەکردبێت، ئێستاش درەنگ نییە ئەنجامیان بدەیت، چونکە بە ئەنجامدانیان هەم کۆتاییەکی باش و سەرکەوتوت دەبێت لە 2022 هەم دەبێتە دەستپێکێکی باش و نمونەیی بۆ ساڵی 2023. بۆی ئەگەر ئێوەش یەکێکن لەو کەسانی کە دەتانەوێت ژیانتان بگۆڕن بەرەو باشتر، ئەوە تا کۆتایی ڤیدیۆکە بینەر بن. ژیانی دیجیتاڵیت دووبارە ڕێک بخەوە. واتە ئەگەر مۆبایل، کۆمپیوتەر یاخود ئایپاد بەکاردێنن، ئەوە بێگومان کۆمەڵێک فایلی زیادەتان پێیە، هەر لەوێنە و ئەپلیکیشن و یاری زیادە هەمویان بستڕەوە. هاوکات چ ئەپلیکیشنێک زۆر بەکاردێنیت بەڵام تەنها بۆ کات کوشتنە و هیچ سوودێکی لێ نابینیت، ئەوە بیسڕەوە. کاتی نووسنتان ڕێک بخەن، هەوڵ بدەن هەموو شەوێک لێ کاتدا بچنە ناو جێگای نووسن. باشترین کاتیش پێش کاتژمێر 2 خولەکی شەوە. نیو کاتژمێر پێش ئەوە جەستەتان ئامادە بکەن بۆ نووسن. واتە سەرەتا دەم و چاو دانتان بشۆن، دواتر زیکرەکانی خەوتن بخوێنن، پاشان تا خەوتان لێ دەکەوێت چەند پەڕێک لە کتێب بخوێننەوە لە ناو جێگاکانتاندا. بەڵام موبایل بەکارمەهێنن، تا پێتان دەکرێت دووری بخەنەوە لەو شوێنی کەوالی دەخەون. کات دابنێن بۆ تەواوکردنی کارەکانتان، واتە هەر کارێک دەکەن ڕۆژانە هەرچەند بچووکیش بێت و کاتی کەمی بوێت کاتی بۆ دیاری بکەن. بۆ نمونە دەڵێیت دەبێ ئەمڕۆ فڵان هاوڕێم ببینم، تۆ تەواوی ڕۆژەکە لای ئەو هاوڕێت نابیت، بۆیە بڵێ لە 2 بۆ 3 کاتژمێر زیاترم پێ ناچێت، لە کاتژمێر 1 بۆ 30 پاژنیوەڕۆ فڵان کەس دەبێت ببینم. بە هەمان شێوە بۆ کارەکانی تریشتان کات دابنێن. پێش ساڵی نوێ هەوڵ بدەن چەند خویەکی باش لە خۆتاندا دروست بکەن، وەکو وەرزشکردن بۆ ماوەی 30 خولەک یاخود زیاتر، هەروەها کتێب خوێندنەوە بۆ ماوەی 30 خولەک. هاوکات کەم بەکارهێنانی شەکر و چەوری لە خواردنەکانتاندا. جوڵی زۆر بەلەشتام بکەن، دوور بکەونەوە لە تەمبەڵی و سستی. خواردنی چاوکافین بە تایبەتی دوای نیوەڕوان کەم بکەنەوە، تا دەکرێت خواردنی قورس لە دوای ئێوارەوە مەخۆن، با تەندروست بێ خواردنەکانتان. ماڵەکەت خاوێن بکەوە. ئەم خاڵە لەوانەیە کەمێک سیر دەربکەوێت، بەڵام پاکردنەوەی سەر لە نوێ ماڵەکانتان وزەیەکی زۆرتان دەداتێ. چ شتێکی زیادەتان هەیە فڕێ بدەن، ستایلی شتەکانتان بگۆڕن یاخود شوێنەکانیان بگۆڕن. بۆ نمونە قەنەفەکانتان ڕاهاتوون بە یەک شێوە دای بنێن. ئەگەر گۆڕانکارێکی کەمیتیا بکەن و شوێنەکەی کەمێک دەستکاری بکەن، ئەمە گۆڕانێکی زۆر دەبەخشێت بە ژوورەکەت، وەک ئەوە وایە سەر لە نوێنتان کردبێتەوە ژوورەکە. هەروەها بۆ جلەکانتان چی ناکەنە بەرتان و بۆتان تەسک و کورد بۆتەوە، ئەوە پاش شۆرینیان بۆنی خۆشیان لێ بدەن و لە ناو زەرفی جواندا پێشکەشی ئەو کەسانی کەن کەوا پێویستیان پێیە. خاڵێکی دیکە بریتە لەوەی کات بۆ خێزانەکانتان تەرخان بکەن. ئێمە ڕاهاتوون هەموو شتێکمان بۆ ئۆنلاین بێت، تەلەفۆنکردن، نامەناردن، پیرۆزباییەکانمان، سەرخۆشیەکانمان. بەڵام ڕۆژێک تەرخان بکەن بۆ کۆبوونەوەیەکی خێزانی یاخود هاوڕێ نزیکەکانتان بانگێش بکەن و کاتێکی خۆش بەسەربەرن لەگەڵ یەکدا. خاڵی کۆتایی بریتە لەوەی هیچ کاممان نازانین ئاخۆ دەگەینە ساڵی نوێ یاخود نا. هەر بۆیە پێش ئەو کاتە هەوڵ بدەن زیاتر لە خۆی گەورە نزیک بنەوە. پەرستشەکانتان بە جوانی و ڕێکوپێکی بکەن، دوور بکەونەوە لە حرام و لەو شتانی خۆی گەورە تووڕە دەکات. کاتان بە فیڕۆ مەدەن، پێغەمبەر درودی خۆی لەسەر بێت فەرموویەتی 5 شت بە دەرفەت بزانە پێش 5 شت. ئەوانەش بریتین لە گەنجێتیت پێش بیربوونێت، لەش ساغیت پێش نەخۆشیت، دەوڵەمەندیت پێش هەژاری، دەست بەتاڵیت پێش سەرقاڵیت، ژیانت پێش مردنت. هیوادارم ساڵی 2022 ساڵێکی خۆش و پڕ ئەزمون بوو بێت بۆتان. لێرەشدا هاتینە کۆتایی ڤیدیۆکە. تا ڤیدیۆ داهاتوو بەخوای گەورەتان دەسپێرم.